لە پەیوەندیکی تەلەفۆنی ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا لەگەڵ ڤلادیمیر پۆتنی سەرۆکی ڕووسیا بارودۆخی لیبیا و نیازی تورکیای بۆ ناردنی هێز بۆ یارمەتیدانی حکوومەتی شەرعی تەبایی نیشتیمانی باس کرد. کۆشکی کرێملین لە ڕاگەیەندراوێکدا بە ئاماژەدان بەو پەیوەندیە تەلەفۆنیە ڕایگەیاند دۆسەی لیبیا پێویستی بە گفتوگۆی زیاتر هەیە لە نێوان مۆسکۆ و ئەنقەرەدا کە چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی مانگی داهاتوو پۆتین و ئەردۆغان باسی بکەن. باڵێزی ئەمریکاش لە لیبیا نیگەرانی خۆی لە دۆخەکە و دەسواردانی ڕووسیا لە کاروباری لیبیادا دەربڕی. ئەمەش دوای ئەوە هات کە ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان ئاماژیان بابوونی هەزاران چەکداری کرێگرتەی کۆمپانیای ئەمنی ڤاگنەری ڕووسی کرد کە بۆ یارمەتیدانی میلیشیاکانی خەلیفە حەفتەر چوونەتە لیبیا و دەیانەوێت بە قازانجی ناوبراو هاوکێشەی هێز بگۆڕن. هەرچەندە ڕووسیا ئەم ڕاپۆرتانە ڕەت دەکاتەوە، بەڵام چاودێران بڕوایان وایە ڕووسیا هەمان سیناریۆی سووریا دووبارە دەکاتەوە و بە چەکدارە ئەمنیەکان دەست پێ دەکات و دواتر بە ئاشکرا دەسوەردانی سەربازی ئەنجام بدات. باپی ئەو ڕێکەوتنەی کە تورکیا و حکوومەتی تەبایی نیشتیمانی لیبیا واژۆیان کردووە لە کاتی داواکردنی یارمەتیدا تورکیا هێز دەنێرێتە وڵاتی لیبیا. ئەردۆغان لەم بارەیەوە ڕایگەیاند کە فای سەراج سەرکردەی باوەڕپێکراوی نێودەوڵەتیە و حەفتەر یاخیە کە هیچ شەرعێتێکی نییە. بۆیە چاوەڕوان دەکرێت بەم نزیکانە هێزەکانی تورکیا بەستنە ناو لیبیا و هاوکێشەی هێز بە قازانجی حکوومەتی تەبایی نیشتیمانی بگۆڕن. دوایەوەی خەلیفە حەفتەر بەڵێنی 48 سەعاتی بە میسر و ئیمارات و فەڕەنسادا بوو کە لە نیسانی ڕابردوودا شاری تەرابلوسی پایتەخت کۆنتڕۆڵ بکات. ئەوە چەندین مانگە گەیشتووەتە بنبەست لە دوای کوژران و برینداربوونی هەزاران چەکداری کرێگرتەی ئەفریقی و جەنجەویدی و سوودانی وا لە دەستدانی پێگە استراتیژیەکانی وەکو شاری غەریان ئەو میلیشیانە بەرەو شکست دەچوون بۆیە هێزی ئاسمانی ئیمارات و میسر بۆ ڕێگرتن لەو شکستە هێرشیان بۆ سەرهێزەکانی تەبایی نیشتیمانی دەستپێ کرد و ڕێگریان کرد لە قۆناغی سێمی هێرشی ئەو هێزانە بۆ تێکشکاندنی خەلیفە حەفتەر بۆیە گەیشتنی هێزی تورکیا و دژە ئاسمانی بۆ لیبیا جارێکی دیکە هاوکێشەی هێز بە قازانجی تەبایی نیشتیمانی دەگۆڕێت. گەرچی تورکیا و ڕووسیا لە هەردوو دۆسەی سووریا و لیبیا پێچەوانەی یەکتر بیر دەکەنەوە، بەڵام بەرژەوەندی ئابووری و سیاسی و ئەمنی ڕووسیا لەوەدایە کە تورکیا وەکو دووەمین هێزی ناتۆ نەبێتە مەترسی بەردەوام بۆ استراتیژی گەمارۆدانی ڕووسیا. بۆیەوە چاوەڕوان دەکرێت بە هەمان شێوەی ڕێکەوتنی سۆچی ئاردوولا ڕێگەچارێک بۆ داهاتووی لیبیا بدۆزنەوە، بە تایبەت مۆسکۆ و ئەنقەرە پشتیوانی لە کۆنگرەی ئاشتی بەرلین دەکەن بۆ لیبیا.